هەوا سەرەتاییترین پێداویستی مرۆڤە و پیسبوونەکەشی مەترسیدارترین جۆری پیسبوونی ژینگەیە. هیچ کاتێک لە مێژووی مرۆڤدا هەوای دنیا ئەوەندەی 100 ساڵی 21ەم پیس نەبووە. هۆکارە سەرەکیەکەشی پیشەسازی بێسنوور و بەرژەوەندی خوازانەی سیستەمی سەرمایەداریە. ساڵانە لە جیهاندا نزیکەی 8 ملیۆن کەس بە نەخۆشیەکانی پیسبوونی هەوا وەک نەخۆشیەکانی دڵ و جاڵتەی مێشک و شێرپەنجەی سیەکان دەمرن کە لە سەدانەوەی ئەو قوربانیانە خەڵکی وڵاتانی فەقیرن. دانەوردی لە ژەهراویە بێڕەنگ و بۆنەکانی دووکەڵی ماشین و کارخانەکان زۆر مەترسیدارن لەبەرەوەی لە ڕێگەی سیەکانەوە دەچنە ناو خوێن و نەخۆشیەکانی دڵ و هەناسا دروست دەکەن. هەناسەدان بۆ ماوەیەکی درێژ لە هەوایەکی پیستا دەتوانێت بێتە هۆکاری شێرپەنجە و ئەو دانەوردیلانە هەروەها بەچوونە ناو ئاو و خۆڵ دەبنە هۆکاری پیسبوونی هەمووی ژینگە. بۆیە مەترسێکی گەورەن بۆ سەر مرۆڤ و ئاژەڵ و گژوگیاکان. لە ئێراندا ڕۆژانە نزیکەی 135 کەس بەهۆی پیسبوونی هەواوە گیانیان لە دەست دەدەن. تەنها لە شاری تاران کە ناوەندی بەرهەمهێنانی لە 125 بەرهەمە ئابوووریەکانی ئێرانە و هەروەها ناوەندێکی سیاسی و چاندیە، زیاتر لە 500,000 شوێنی پیشەیی و 4 ملیۆن ماشین هەیە کە هەوا بە ڕێژەیەکی زۆر پیس دەکەن. هەروەها بەهۆی ناوەندگەرایی و کۆچبەری بەرەو پایتەخت، زۆربوونی ترۆمبیلەکان بۆتە سەرەکیترین هۆکاری پیسبوونی ژینگە. ڕۆژانە زیاتر لە 1500 تۆن مادەی پیسکەر لە هەوای تاران بڵاو دەبێتەوە کە بە گشتی نزیکەی 5 ساڵ لە تەمەنی خەڵکی ئەوێ کەم دەکاتەوە. لە هەموو گەورە شارەکانی ئێراندا پیسبوونی هەوا سەرەکیترین کێشەی ژینگەیی و ئێکۆلۆژیە. پیسبوونی هەوا لە شارەکانی ئەهواز، ئەراک، تەورێز، مەشهەد، کرماشان و کەرەجیش بووەتە قەیرانێک کە یەکێک لە هۆکارەکانی خۆپیشاندانی خەڵکی ئێران بەتایبەت لە هەرێمی ئەهوازە.